گلی میوانان گلی خواندکاری مین هجا دلال جوان گلی ماموستین قدر بلند و گلی کتاب حزان ویرو پیشنگه کی لبارو امیردینی هیا و انتفدا بخیر هاتنه وی کنفرانسا کو ماموستا عباس والید ایرو پیشکش بکه و خوشبختانه کو ایرو لمردینه بمرایا اوا نابه نصیبی هر کسی براستیجی و ام دبیجن ماموستا تو گله کی بخیر هاتی مردینه و ام کنفرانسا گلی هوالان ماموستای پیشکشی خوبه که بس بریوی وها بکرتی زانم اون گله کس تعقیب دکن ماموستا زانم برهمی وی چوارگر بنشی کو به انگلیزات بنویسنده و خوانده اون تعقیب دکن ماموستا عباس والی خلقی محباته لوراتی دنیای و تا خواندنا خواه لیسانس جی لور کریه و پاشی درباسی یونایتد کینگدم بریتانیای بیه و لور ماستری خو زانکوی کیل و دکترا خواجی زانکوی لندن و تقریبا پوست دکترا خواجی دیسا زانکوی لندن و تقریبا نزی 20 سال لزانکوی ویلز نبو ماموستا کار کریه ماموستا براستی لزانکوی بوازی چیجی تقریبا 2 سردمین جدا و تقریبا نزی 9 ساله کار کریه و دیسا ماموستا لباشوری کردستانه لآواکار زانکوی کردستان بیه و نزه 3 ساله جی لور خدمت کریه و اونجی تزانم که ماموستا زیادتر لسر تاریخ سیاسی و جواکی روشلات ناوین کار دکه و دنویسه و داخله و خصوصا جی لسر تاریخ سیاسی و جواکی ایرانه به او رنگه و گله خباتی ویجی دیسا درباره تاریخ سیاسی مدرن دویناوره دا اویاج بجم تاریخ سیاسی جواکی مدرن یا ایرانه خباتی هنه و گله جوان هاتیه ورگراندن جی مخابل چاپوان نمانه وی آخریه دیسا کتابه که ماموستا جوشاخانه دیپ نوت درکتیه من جماموستا پرسی هیوی دیکم ام چاپوان نو ایدی هرکی جوشاخانه به و دمکی نزدیک تا ام ببینم ماموستا عباس ده ایرو لسر تفگره جنجیان و آزادی و گرینگیا و باخوه کنجی دزانم هستی خدا جنجیان آزادی بلکه وکو جارگونه که چپکر مروف بحثیبینه مارکسیست بحثینه هستی خدا زودا و هیه بس خصوصا بلکه ام ببیجم پشتی که جینا امینی لتهران جهیلا ام بیجم بسیجه و حتی قتل کرن و براستی ایدی لگلک هم لأوروپا لأمریکا هم جی لروشلاتا ناوید گلکی دنگ دا و وکو تفگره کی براستی مرود کاره ایدی لیبنرا ماموستا ایرو بسا وی بگه ماموستا زمانی وی مادری سورانیه ده ایرو بسورانی خسا بکه براستی تو ماموستا حیان هل مردینی بلکی 5-6 بلکی زیده تر جی سمینر دایه و جارکی 2011 بود بوش با زانکا مردینه او کاتا ماموستا گوت از انگلیزی پیشکش بکم گو والله هن حوال انگلیزی تینا گل بس اگه کردی و باشه ماموستا جگو باشه بن سورانی قصه دکم او کاتا ماموستا هر دگو داخوی و جمعه دگو توجه دکی توجه دکی مجي هرد بولي دا ازو ماموستا فرهات و گلک حوالی ما هون مجي هر سری خود هجا يعني توجه دکم پشتی خلاص بو ماموستا عرفان آمیده و جوکو نویسکار رومت یه و پیشنگه هاتیل بجارتن و پشتی سمینر تاوا و گو والا ناوا مدا گوی هر زیده توجه کر کنان بو گو چما خیره گو والا هر ماموستا گو توجه دکی کنان سری خود هجا ایجا گلی اولا اگر ماموستا گو توجه دکی سری خود هجی باشه و از جوارا گویداریه که خوش هیوی دکم و حقی آخاتنه دادم ماموستا کرم که از این میکروفونه بگرم اگر تو تخوازی چاو راحت بی بخون دیگر باش
از کمکی نزدیک بکە مامۆستا. بەڵێ بەسەرچاو. ئەمن زۆر کەیف خۆشم کە ئەوڕۆ لێرە لە مێردینی دە خزمەتی ئێوەی بەڕێزدا بۆ ئاخافتنێک لەبارەی ژنجیان ئازادی و زۆر سپاس دەکەم کە ئەوڕۆ هاتوونە ئێرە ڕۆژی شەمۆ 33 دەرەجە لە هاویندا ئەوە بۆ خۆی خەباتێکی گەورەیە، خەباتێکی مەزنە، یعنی ئێوە هاتوونە ئێرە ئەمن زۆر سپاسی ئێوە دەکەم بەڕاستی زۆر مەمنون ئێوە. جا ئەمن ئەخافتنەکەم دەست پێ دەکەم لەسەر تەفگەری ژنجیان ئازادی. دیارە ئەوە ژنجیان ئازادی ئەگەر بە کورتی بڵێم وەرچەرخانێک بۆ دەمێژووی سیاسی و کۆمەڵایەتی ئێران بەگشتی و ڕۆژهەڵات بە تایبەت. ئەو وەرچەرخانە ئاکامی یەکجاری لێبۆتەوە. ئەمن لێرە باسی ئەو پێکهاتنی ژنجیان ئازادی ناکەم، بەڵکو زۆرتر باسی ئاکامەکانی دەکەم، ئاکامەکانی بۆ کۆمەلگای کوردی، بۆ سیاسەتی کوردی، بەتایبەتی سیاسەتی نەتەوە و نەتەوایەتی کوردی لە ڕۆژهەڵات. ئەمە لە دوایە دیارە ڕۆژهەڵات هەمیشە و هەموارە لە چوارچەوەی ئێرانێدایە بێتەردید دەبێ باسی سیاسەتی ئێرانێش دەوبەینەیدا بکرێ، هەتا ئەوەندەی کە ئەو ینی مەسەلەی ئەسلی پرسی ئەسلی ئەو گوتارەی کە ڕۆژهەڵات بێ ئەوەی ڕوون بکاتەوە. هێوادارم دەزانم ئەمن بە سۆرانەی کە ئەخافتن دەکەم دەدوێم ڕێک بۆ ئێوە زەحمەتە، بەلای داوای لێبوردن دەکەم، ئەمە ناتوانم بەڕاستی بە کورمانجی ئەوەی بکەم. جا دەبێ بمبورن. ئەگەر شتێک هەیە کە ئێوە بە دروستی تێنەگەیشتن تکایە دەکەم کە لێم پرسن، ئەمن دووپاتەی دەکەمەوە لەسەر دەیڵێمەوە. ئەوە ئیدی تەنیا کارێکە کە ئەمن دەتوانم لێرە بیکەم. ژنجیان ئازادی هەرە جوورەی کە کوتم وەرچەرخانێکە. وەرچەرخان نازانم بە کورمانجی دەبێتە چی. وەرچەرخان بە ئینگلیسی دەبێتە ترنینگ پۆینت، بە فارسی دەبێتە نقطەی عەتف. وەرچەرخانێکە یعنی مێژوو کە دەڕوا لەوێ نقطەیەکدا ڕادەوەستێ بە دەوری خۆیدا دەسوورێتەوە و لەسەرڕا دەست پێ دەکاتەوە. ئەوە لە حەقیقەتدا بەڕاستی ژنجیان ئازادی ئەو وەرچەرخانەیە لە سیاسەتی ئێرانێدا بەگشتی و لە سیاسەتی ڕۆژهەڵاتی کوردستانێدا بە تایبەت. ئاکامەکانی ژنجیان ئازادی لە بابەتی سیاسی وە کۆمەڵناسیەوە زۆرن، بەڵام ئەوانەی کە بۆمە گرینگە دەو بەحسەیدا دوو یا سێ شتن کە ئەمن لێرە ئەرزوو دەکەم. یەکیان ئەوە بوو کە ژنجیان ئازادی، حرەکەتی ژنجیان ئازادی وەختی لە سەققەزی دەستی پێکرد، لە دوایە هات کوردستانی گرت، لە کوردستانی سنوورەکانی تێپەڕان چوو بەشەکانی ئێدیکەی ئێرانی گرت. دەو شەرایتەیدا، دەو هەلومەرجەیدا، دەو بارودۆخەیدا ئەمە شاهدی لەدایکبوونی سوژەیەکی تازەی سیاسی بووین. ئەو سوژەی تازەی سیاسی هەتا ئەوی ڕۆژێ لە ڕۆژهەڵات نەبوو،
لە ئێرانیش نەبوو. ئەوە مەسلەیەکی ئی باش سوژە لێرە مەبەستم هەرەوەیە کە بە ئینگلیسی پێی دەڵێن سابجێکت یا پێی کمکی بەێ ئێستا دەنگم دێ ئەگەر مامۆستا زەحمەت بەێ ئەو سوژەیە بۆچی زۆر گرنگ بوو لەبەروەی کە هەتا ئێستا دە سیاسەتی کوردیدا ئەمە سوژەیەکمان هەبوو کە ئەو سوژە دوو تایبەتمەندی خۆی هەبوو. یەکیان ئەوە بوو کە زمانی کوردی بوو، ئەو سوژەیە زمانی کوردی بوو، دووەمیشەوە بوو کە ئێتنیسیتەی کوردی بوو. ئەوە تایبەتمەندی حرەکەتی سوژەی کوردی و تایبەتمەندی بنەمای حرەکەتی سیاسی کوردی، حرەکەتی نەتەوە و نەتەخوازی کوردی بوو. بەڵام وەختێکی کە ژینجیان ئازادی دەستی پێکرد لە ئێران لە ڕۆژهەڵات لە کوردستانێ ئەو سوژە گۆڕا. ئەو سوژە زمانەکەی کوردی بوو لە کوردستان، ئێتنیسیتەکەی کوردی بوو، بەڵام بارێکی جنسیەتیشی هەبوو، باری جنسیەتی وەی ژنانە بوو. ئەوە زۆر زۆر گرنگ بوو. هەرواتر ئەوە بارێکی هەبوو کە لە نەزەر ئائینیەوە ئاوەڵە بوو. ئائینی ئەنی بەرەو ئەوە نەدەچوو کە سونی بێ، شیعە بێ، یا ڕێسام بێ، یا هەرچی دیکە بێ. لە نەزەر ئائینیەوە بە تەواو ئەو سوژە ئاوەڵە بوو. لە دوایە ئەو سوژە لە فەرهەنگێکی دموکراتیک هەستا بوو. ئەو فەرهەنگە دموکراتیکە زۆرتر بەرەو ئەوە دەڕۆی کە وەزعێکی یعنی تایبەتمەندێکی مساوات تەلەبانە ئیگالیتاریانە بێ، یعنی بەرابەری خوازی هەبوو. ئەو بەرابەری خوازە شتێکی کە بێدە بنەمای حرەکەتی کوردیەوە، ئەوە تایبەتمەندێکی تازە بوو کە پەیدا بوو. و سەبەبی وەی گەورەی وەیەوە بوو کە پێشتر وەختێکی هۆویەی کوردی یا هۆویەی حرەکەتی کوردی لە کوردستانێ فقط بە زمان و ئێتنیسیتە ناسرا بوو، ئیمکانی وەی کە حرەکەتی کوردی بتوانێ دەگەڵ حرەکەتی چەپی یا دەگەڵ حرەکەتی ئاینی یا دەگەڵ حرەکەتەکانی فێمینیستی چ لە ئەرسەی سیاسەتدا چ لە ئەرسەر ئەدەب و نووسینوانەدا نەیدەتوانی بە شێوەیەکی ڕاشکاو و بە شێوەیەکی زۆر حاسان دەگەڵوانە پەیوەندی بگرێ. وەلی ئەو سوژەی کە هاتە گۆڕێ کە ئەمە نێوم ناوە دە نووسینەکانی خۆمدا، دە نووسراوەکانی خۆمدا نێوم ناوە سوژەی ژینا. سوژەی ژینا ئەو دیوارەی ئەو سنوورەی شکاند تێپەڕ بوو. ئەو سوژە دە عینێ حاڵدا کە ئێتنیسیتەی کوردی هەبوو لە کوردستانێ، زمانی لە کوردی هەبوو لە کوردستانێ، دە عینێ حاڵدا ئەوە جنسیەت و جندری ژنانەشی هەبوو لە کوردستانێ. هەر لەوەش زیاترەوەی کە ئەوە سوژەیەک بوو کە بەبێوەی کە دە حرەکەتێکی چەپی سۆسیالیستی دابێ، بەبێوەی بۆ خۆی بەشێک لە هۆویەتەکەی هۆویەتێکی مساوات تەلەبانە بوو، هۆویەتێکی بەرابەری خواز بوو، بە تایبەتی لە ئەرسەی ئابووری، لە ئەرسەی سیاسی و کۆمەڵایەتیەوە. ئەو تایبەتمەندیە وەختێکی لە کوردستانێ حرەکەتی کرد، وەختێکی سنوورەکانی تێپەڕ بوو، چۆ بەشەکانی دیکە ئێرانێ، چۆ ئەو بەشانە کە لەوێ زمان فارسی بوو، ئێتنیسیتە فارسی بوو، چۆ ئەو بەشانەی کە لەوێ زمان ترکی ئازەری بوو و ئێتنیسیتە ترکی ئازەری بوو، چۆ ئەو بەشانەی کە لەوێ زمان بەلوچی بوو وەلی ئێتنیسیتە بەلوچی بوو. وەلی دە هەمووی وانەدا ئەو حاڵەتی ئازادی خوازانەی
ئەو سوژەیە و ئەو ئازادی خوازانەی کە دە بەرابەری ڕێژیمی جمهوری ئیسلامیدا ڕاوەستا بوو ئەو تایبەتمەندیە لە تەواوی بەشەکانی ئێرانێ دەدیترا و ئەو تایبەتمەندیە بەشێکی یعنی هاوبەشی ئەو حرەکەتەی ژینا بوو حرەکەتی ژینجیان ئازادی لە تەواوی بەشەکانی ئێراندا بوو. جا بۆیە ئەمە لە ئەو سوژەی ئیژینا ئەوە بوو لە کوردستانێ بە کوردی ئاخافتنی دەکرد، لە ئازەربایجانێ بە تورکی ئاخافتنی دەکرد، لە بەلوچستانێ بە بەلوچی ئاخافتنی دەکرد، لە خوزستانێ بە عەرەبی ئاخافتنی دەکرد، لە جێگاکانی لە تاران و مەشەد و ئیسفەهان و شارەکانی مەرکەزیش بە فارسی ئاخافتنی دەکرد. ئەوە شتێکی تازە بوو، شتێکی زۆر گەورە بوو کە لە ئێرانێ لەدایک بوو. مامۆستا ببۆرە وڵا دەبێت دەنگ کێم دێ دەبێت کێمێکژی ئەگەر زەحمەت نەبێت ئەگەر وها ڕەحەت بێ باش شاید وها ڕەحەت بێ باش کێمێک نێزیکتر بێت مامۆستا باشە. جا ئیجازە بدەم بەردەوام جا ئەو تایبەتمەندیەی کە هەبوو دەو سوژەی دادەدی ئەو سوژە هویەتێکی هەبوو کە ئەوە لە ئێرانێ تەرجمەی ئینگلیسی ئینتەرسێکشناڵیان لە ئێرانە کردوتە تەقاتوعی، یعنی هویەتێکە کە چەند بۆعد و دایمنشن و چەند وەچی هەیە، بەشێکی جنسیەتیە، بەشێکی ئێتنیکیە، بەشێکی زمانیە، بەشێکی ئاینیە، بەشێکی ئابووریە. ئەو حاڵەت ئەوە هەموو تێکەڵ بوون لە یەک هویەتدا. ئەو هویەتە هویەتی ئیژینایە کە لەو وڵاتانەی ئیفارسی تایبەتمەندی زمانی خۆی هەیە و تایبەتمەندی مەذهبی خۆیە لە وڵاتەکانی دیکە وەکو کوردستانی ویا وەکو مەسەلەن لە شارەکانی عەرەبی وەکو ئەهواز وانە تایبەتمەندەکەی زمانی عەرەبی بوو، مەذهبی شیعە بوو، لە دوایە ئەمەلی ئەو باری جنسیەتی هەبوو، وەلی لە بەلوچستانی مەذهبەکە سونی بوو، شیعە نەبوو. مەذهبەکە سونی یا بەشێکی گەورە لە هەمووی ناوەلی بەشێکی کوردستانش بە تایبەتی کوردستانی موکریانوانە سونی بوو، وەلی لە خوارەوە شیعەش بوو، وەلی هیچ مشکلە نەبوو. ئەوەی کە دێرەدا هەبوو کە ئەو هەرەکە چەند وەچیە کە کوتم ئەوە پێی دەڵێن ئینتەرسێکشناڵ یا تەقاتوعی بۆ حکوومەتی زۆر مشکلێکی گەورە هات بۆ پێشێ. سوژەیەک هات بۆ پێشێ کە دە عەینی حاڵدا دەگەڵ حکوومەتی جمهوری ئیسلامی دەگەڵ دەوڵەتی جمهوری ئیسلامی لە گۆرەپانی یا مەیدانی سیاسەتێدا دە عەرسەی سیاسەتێدا لە سێ جێگایان دەگەڵ ئەو دەوڵەتی جمهوری ئیسلامی مشکشتیە بوو، خەباتی دەکرد بە دژی جمهوری ئیسلامی. تێکەڵایەتی یەک ئەوە بوو کە هەدەف یەکێک لە هەدەفەکانی یەکێک لە ئامانجەکانی وەی خەبات بە دژی ئەوەی کە پێی دەڵێن ئاپارتایدی جنسیەتی بوو. ئاپارتاید یعنی ستروکتورێکی تەبعیز کە بە قانون دانراوە و سیاست و دەسەڵاتی سیاسیش لە پشت سەریەتی و ئەو قانونەی دەباتە پێشێ، وەکو ئەو قانونانەی کە مەسەلەن ئاپارتایدی جنسیەتی، ئاپارتایدێک تەبعیز بە دژی ژنی، ئەو قانونانەی کە دە قانونی مەدەنی، قانونی ئەساسی، قانونی جرم و جنایەت و ئەوانە تەواوی وانە یا قانونی خانەوادە لە ماڵبەتی لە هەمووی مهمتر دێرەدا کاملەن جوورێک تەبعیز، جوورێک بندەستی بۆ ژنی دەدیترا. ئەو ئاپارتایدە
یعنی ئەپارتایت وەکوسی ئەو نێوی ئەپارتایت لە ئەفریقای جنوبی ڕاهاتۆ کە لێرە سیستمێک ئەسترۆکتۆرێکی ئی تەبعیزی کە بە قانون دانراوە ئەو قانونە بە دژی بەشێک لە کۆمەلگایە مەسەلەن لێرە تەبعیزی جنسیەتی بە دژی ژنان یا تەبعیزی جنسیەتی بە دژی ئی هۆمۆسێکشواڵە ئەوانە لەوێدا کاملەن دەدیترا و لێرەدا ئەو بربەرەکانی سوژەی ژینە دەگەڵەوەی زۆر گرنگ بوو هەر بۆیەش دە حرەکەتی ئیژنجیان ئازادیدا دە دەرەجەی ئەڤەڵدا بۆ جاری ئەڤەڵ لە ئێرانێ بۆ جاری ئەڤەڵ ژنان بەشدارێکی زۆر گەورەیان هەبوو بەشدارێکی زۆر گەورەیان هەبوو و بۆ جواری ئەڤەڵێش ئەو بۆچوونەی پیاوان بۆەوەی گراو زۆر پیاو بوو کە هەرواتی مەسەلەن پیاوێک لە کوردستانێ فکر دەکەم لە شاری شنۆی بوو یا لە شانی نەغەدە بوو کە کوڕەکەیان کوش بوو کوڕەکەی نێوی کۆمار بوو کۆمار کە کوژرا بوو باوی کۆماری لە قەبرستانێ کوتی ئەمن لەو ڕۆوە پیاو نیم ئەمن لەو ڕۆوە ژنم لەبەروەی کە ژن لە خەتی سەرەکی ئەڤەڵی خەبات بە دژی ڕێژیمیدا بوو ئەوە یەک بەچێ بوو بەچەکەی دیکەش ئەوە بوو کە لێرە مەسەلەی ژیان مەترا دەکا مەسەلەی ژیان بۆچی هیندەگرنگ بوو لەبەروەی کە ژیان باسی ئەو بەشە لە سیاسەتێ دەکا کە ژیانی ڕۆژانەی کولی جەماوەری ئێرانێ چه کورد بێ چه عەرەب بێ چه بەلوچ بێ چه فارس بێ چه ئازەری بێ فەرقی نەدەکرد هەمویان لەو سیستمی ژیاندا بەشدار بوون دە مەسەلەی تەعلیم و تەربیەت و ئێکۆلی منداڵەکان دە مەسەلەی کرێخانە و ئیجارەخانە و دە مەسەلەی خواردن و بازار و ئەوانە و هەموو مەسایلی کە هەموو ماڵبەتێک لە ئێرانێ دەوەیدا بەشدار بوو ئەوە دەورەیەوەی کە ئەرسەی پێی دەڵێن مەرسەی بایۆپۆلیتیکس ئەرسەی زیست سیاست ئەرسەی سیاسەتی ژیانی لەو ئەرسەیدا زۆر فعال بوو یەکێک لە سەبەبەکانی وەی کە دەو ئەرسەیدا گەنجان زۆر بەشداری گەورەیان کردە و هەرەکەتەیدا ئەوە بوو کە ئەو هەرەکەتی ژینە بە تایبەتی لە بەشێک لە ژیانی باس یعنی لێدا ئامانجیوەی بەشێک لە ژیان بوو کە گەنجەکان دوو دەها یعنی 20 ساڵ 30 ساڵ بوو کە چەند جیلی گەنجان لە ئێرانێ بەشیان پێشیان گیرا بوو و نیان دەتوانێت بەو جوورەی کە لازمە ئەو شتانێک کە دەیانەوە یعنی ئەو شتانێک کە دەیانەوە شتێکی زۆر غەیرە عادی نەبوو شتێکی زۆر عادی بوو و ئەو شتا عادیەژەوە بوو کە ئەوانە دەیانەویست کەمە دەمانەوێت ژیانێکی ئاساییمان هەبێت ئەمە نامانەوێت کە مەسەلەن ئاوا پارەمان هەبێ مە نامانەوێ ئەو شتێ ئەمە دەمانەوێت ژیانێکی زۆر ئاساییمان هەبێت ژیانێکی زۆرە ئەو ژیانە ئاسایش دەشتی سەیتەرەی جمهوری ئیسلامیدا ئیمکانی نەبوو جمهوری ئیسلامی بە 1000 قانون بە 1000 کردەوە پێشی ژیانی ئازادی گەنجانی دەگرت نە ئازادی ئەوەی کە بچن کاری عەجایب و غەرایب بکەن ئازادی کە سرفەن بیانە ئەو جوورەی کە لازمە وەکو ژیانێکی ئینسانی منتها بە ئازادی بکەن بۆیە گەنجەکان لەوێدا بەشدارێکی زۆر گەورەیان هەبوو لێرەدا ئەو ئەپارتایدا لێرە شتێک ئەوەش کە بوو کە بۆ جاری ئەڤەڵ لە تەواوی مێژووی ئێرانێدا بۆ جاری ئەڤەڵ لە تەواوی مێژووی ئێرانی مۆدێرندا کە دەبێتە لە 1905 بەولاتر لە ژیانی ئێرانی مۆدێرندا بۆ جاری ئەڤەڵ دینامیزمی حرەکەتی سیاسی لە مێژووی مۆدێرنی ئێرانێدا گۆڕا
هەمیشە پێش ژینای پێش ژنجیان ئازادی دینامیزمی ئی سیاسەتی ئێرانێ هەمیشە لە ناوەندی ڕا لە مەرکەزی ڕا دەچوو بۆ پەراوێزی وەلی بۆ جاری ئەڤەڵ دە حرەکەتی ژنجیان ئازادیدا جاری ئەڤەڵ دینامیزمی حرەکەتی سیاسی دە مێژوویدا لە پەراوێزی ڕاچوو بۆ مرکزی یعنی پەراوێز بوو بە مرکزی ڕادیکالیزمی ئەساسی ئی سیاسی لەوێ بوو کە فکرەکانی ڕادیکال هەرەکەتەکانی ڕادیکال لەوێدا دەستیان پێدەکرد و دەهاتن بۆ مرکزی ئەوە بۆ لە دوو بابەتانەوە زۆر گرنگ بوو یەکەوە بوو کە حکوومەتی جمهوری ئیسلامی زۆر لەوەی دەترسا کە پەراوێز سەر بکەوێ پەراوێز مەبەستم لە پەراوێزەوەیە کە تاشڕایانی ئەو ئەوانەی حاشیە بله ئەوانەی حاشیە وەکو کۆمیونیتەکانی کوردی بەلوچی عەرەب بەشێک لە ئازەریەکان و هەرواتر بەشەکانی دیکەی کە وەکو تورکمەنەکان وان ئەوانە بوونە مرکز و ناوەندی ئی دینامیزمی ئی سیاسی لە ئێران باشە ئەوە فقط لە عەرسەی مەیدان و گۆرەپانی ئی سیاسەتی ئێرانێدا فقط حکوومەتی نەترسان بەڵکو ئۆپۆزیسیۆنی دەستی ڕاستی ئێرانیشی زۆر ترسان حکوومەتی فقط شتەکە ئەوانەی کە پێیان دەڵێن پادشایی خوازەکان سەلتەنەت تەلەبەکان دەستیرا ئەوان لەو حرەکەتەی زۆر ترسان چون ئەوان لە یعنی هەمیشە بۆوان تاران ئیسفەهان شیراز مرکزی جوڵانەوە و حرەکەتی سیاسی بوو ئەلعام وانە بوو ئەلعان سنە بوو ئەلعان مەریوان بوو ئەلعان زاهدان بوو ئەلعان چ بوو ئەلعان ئەهواز بوو ئەوانە گۆڕدران ئەوە دەوشدا چون دەستی ڕاستەکان بە تایبەتی دەستی ڕاستەکانی توندڕەو کە سەلتەنەت تەلەبەکانن ئەوان دەیانزانی کە لە کۆمەڵگاکانی پەراوێز ئەوانە پشتیوانیان نییە یعنی لە کوردستانی سەلتەنەت تەلەب زۆر کەمە کەسێکی پادشایی خوازە لە بەلوچستانی پادشایی خواز زۆرتر جا ئەو وەزە کە هاتە پێشێ ئەو ئەپارتایدی ئی دژ بە سەرکوتکردنی ئێتنیسیتە و زمان هەم بۆ بەلوچەکان هەم بۆ کوردەکان هەم بۆ ئازەریەکان هەم بۆ عەرەبەکان ئەو دینامیزمەیدا بەو حرەکەتەی کە ئەو سەرکوتکردنە بوو بە جوورێک هەستان لە بەرابەری هەم حکوومەتێدا هەم ئۆپۆزیسیۆنی ئی دەستی ڕاستەکان بەو جوورەی کە بەعزە وڵاتێک پێیان دەڵێن فاشیستەکان بەیسترا ئاوا جا ئەوە ئیمکانێکیشی هێنا پێشێ لەبەرەوەی کە حکوومەتی جمهوری ئیسلامی بەبێەوەی کە واردی پەیمانێکی سیاسی بێ لەگەڵ پادشایی خوازەکان لە مەیدانی سیاسیدا لەگەڵوان ئێتلاف هاوکارێکی دەستی پێکرد بە دژی ئەو حرەکەتی مەسەلەی ئەساسی کە ئەمن دەمەوێت لێرە بێمە سەری ئەوەیەکە ژینا ئاکامی زۆر بوو وەختێکی ژینایان شکاند وەختێکی ئەو حرەکەتی ژنجیان ئازادی شکا لەبێ یعنی ئەویان کرد ئاکامەکانی مانەوە لە کۆمەڵگای ئێرانێ و ئەو سوژە هەروە ماوە ئەمما ئەوە زۆر لاواز و زەعیف بوو و ئەو هێزەی کە دە پێشدا هەیبوو ئەو هێزەی نەمابوو ئەلعانیش هەرە جوورەیە ئەو هێزەی نەماوە ئەمە حرەکەتەکە ئاکامەکانی ماوە یەکێک لە ئاکامەکانی وەیەوە بوو کە لە کۆمەلگای ئێرانێ بەگشتی و لە کوردستان و بەلوچستانی بەتایبەتی کۆمەلگای مەدەنی زۆر ڕادیکال بوو ڕادیکەلایز بوو بەڵام دە شەرایطێکی دە ڕادیکەلایز بوو
کە هێزێکی بە قەوەتی دموکراتیک لە کۆمەلگای نەبوو. یعنی کۆمەلگا زۆر ڕادیکال بوو، وەلی هێزێکی سیاسی ڕادیکال کە ئەوەی بتوانێت بچێشێ نەبوو. جۆرێک بۆشایی هاتە پێشێ، ئەمە ناو بۆشایە نەوی دەنێ بۆشایی دموکراتیک. بۆشایی دموکراتیک ئەلعانش لە ئێرانی هەیە. ئەو بۆشایی دموکراتیک یەکێک لە سەبەبەکانی ئەسلی ئەوەیە کە بۆچی ئەو ڕژیمە توانی خۆی ڕابگرێ و بتوانێت دەسەڵاتی خۆی لەسەرڕا دابمەزرێنێتەوە. ئەوە مەسەلەیەکی ئەساسی بوو. وەلی لە سیاسەتی کوردیدا ئەو شکستە، ئەو ڕادیکالیزمەی کۆمەلگای مەدەنی بوو، دوو ئاکامی سیاسی گەورەی هەبوو. یەک ئاکامی سیاسی بوو کە ئەوە سەبەب بوو کە حرەکەتێک تەوگەرێکی گەورەی سەربەخۆخوازی ئیستیقلال تەلەبی لە کوردستانی پەیداوێ. یان ئەوان چیدی عەلاقەیان بە بەشێکی بە تایبەتی گەنجەکان چیدی عەلاقەیان بەوەی نەمابوو کە بیانەوێ بوو دوای فێدرالیزم بکەون یا کۆنفێدرالیزم بکەونەوانە دەیانگوت ئەمە ئەلانیش دەڵێن ئەمە دەمانەوێت کوردستان سەربەخۆ بێ. ئەوە یەکێک بوو. ئەو حرەکەتە دە پێشدا بڕێک وەسەر کەوت، وەلی پاشان بە شێوەیەکی داکەوتووە. ئەلان هێندە هێزی بەو شێوەی نەماوە. وەلی حرەکەتێکی دیکە کە لە کوردستانی هاتە پێشێ یەکجار گەورە بوو، ئەوە تێپەڕبوون لە ناسیۆنالیزمی ئێتنیک بۆ ناسیۆنالیزمی مەدەنی بوو. ئەو ناسیۆنالیزمی مەدەنیە ئەلانەکە دەنووسراوەکانی گەنجەکاندا بەیاناتی هونەریدا لە کاری ئەکادمیکدا هەتا ئەو جێگای کە دەتوانێت بینرە هەم لە ژوورەوەی وڵاتی هەم لە ژوور دەرەوەی وڵاتی دەبین. جا فەرقی ئەو ناسیۆنالیزمی مەدەنی ئەوە بوو کە دروست بەرخلە بێنی بەدژی ئەو وەزعی کە هەبوو پێشتر، یعنی ناسیۆنالیزمی ئێتنیک، هۆویەتی کوردی دە ناسیۆنالیزمی مەدەنیدا بە یعنی فەرهەنگێکی دموکراتیک دەناسرێ. نا یعنی ئێتنیسیتە و زمان ئەگەر چی گرنگن، وەلی وەختێکی هویەتی سیاسی پەیدا دەکەن کە دێن لە فەرهەنگێکی دموکراتیک و دموکراتی خوازانە. ئەو حرەکەتە حرەکەتی ناسیۆنالیزمی مەدەنی بەشێکی گەورە لە ئاکامەکانی ئەو ژینجیان ئازادی لە ئێرانێ بوو. هەڵبەت ئەوەش بڵێم ژینجیان ئازادی وەکو تەبگەرێک وەکو حرەکەتێک یعنی ئاکامی زۆر گەورەی سمبۆلیکیشی هەبوو. ئاکام سمبۆلیکەکەی نەفەقەت لە سنوورەکانی کوردستان، بەڵکە لە سنوورەکانی ئێران، سنوورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەرواتر سنوورەکانی ئوروپا تێپەر بوو. ئەمن بۆ خۆم لە ئەڵمانیا، لە بێلژیک، لە ئیسپانیا، لە سوێد ئەوانە دیومە کە مەسەلەن لەوێ کەتیبیان لە خایبان داوە ژینجیان ئازادی و هەرواتر یعنی خایبانیان بە نێوی ژین، یعنی شەقامیان بە نێوی ژینا کرد و فلان ئەوانە. ئەوە نیشانیدا کە ئەو هویەتەی سمبۆلیکی ژینجیان ئازادی لە سنوورەکانی کوردستان و ئێران تێپەڕ بوو و زۆرتر بەرەو دەرەوەی وڵاتی چوو. و ئەو جوورەی کە بوو جادێرەدا یەک شت مهمە، کوردان سەدان ساڵ خەباتیان کردو، بە تایبەتی کوردان لە دەورەی مۆدرندا خەباتی زۆر گەورەیان نەبوو، وەلی هۆویەتی کوردی زۆر کەم لە سنوورەکانی کوردستانی تێپەڕ بووە. وەلی
وقتی چی حرکتی ایژنجیان آزادی پیدا بوو هویەتی کوردی زۆر بە ئاسایی لە سنوورەکانی کوردستان لە سنوورەکانی ئێران و سنوورە تێپەڕ بوو بە زۆر بە ئاسان ڕچۆ بۆ ئوروپای. ئەوە یەکشت بەمە دەگەیەنێ ئەویش ئەوەیە هەتا ئەوی ڕۆژێکە سیاسەتی کوردی ئەگەر سیاسەتی کوردی و هویەتێکی فقط ئێتنیکی و زمانی ببەسترێتەوە وەکو ئەو جوورەی کە ناسیۆنالیزمی ئێتنیک ئەوەی دەوێ ئەگەر فقط لە هویەتێکی زمانی و ئێتنیکی ببەستێتەوە ئیمکانی وەی کە بتوانێت لە سنوورەکانی کوردستان تێپەڕبێ زۆر کەمە. ئەوەی کە ئەو بوعدەی کە من کتمەوە ژینا هویەتێکی چەند بەچی چەند بوعدی هەبوو ئەوەی کە ژینا دەیتوانی دەگەڵ فێمینیستان دەگەڵ سۆسیالیستان دەگەڵ موسڵمانان دەگەڵ کاتۆلیکان ئەوان دەگەڵ جوولەکان دەگەڵ وانە پەیوەندی بگرێت لە سنوورەکان بچێتە دەرێ سەبەب بوو کە هویەتی کوردی هویەتی سیاسەتی کوردی دینامیزمێکی تازە پەیدا بکە. ئەو دینامیزمە زۆر زۆر گرنگ بوو ئەوە دینامیزمێک بوو کە هەم حکوومەتی ئێرانێ هەم حکوومەتی تورکیە و حکوومەتی عێراقی ترساند. تەوەجێ دەکەی چون ڕوبەڕووبوون دەگەڵ هۆویەتێکی کە خۆی فقط بە زمان و ئێتنیسیتە نیشان دەدا در چوارچێوەی وڵاتێکی کە هەموو کەس ئەو کە زمانەی قسان دەکەن هەموو کەس بەو زمانەی ئاخافتن دەکەن هەموو کەس ئەو خۆیان بەو ئێتنیسیتەی دەزان وەکو ئەمە لێرە دانیشتوین ئەلان ئێتنیسیتەی مە هەموو کووردە باشە وەلی ئەوەی کە ئەو سوژەی ژینا هێنایە گۆڕێ ئەو سوژەی ژینا مەسەلەکەەوە بووکە ئەو هویەتی کوردی بارێکی جنسیەتی بارێکی کۆمەڵایەتی بارێکی ئیمێژووی تازەی پەیدا کرد. ئەوە گەورەترین دەستکەوتی ئەو حرەکەتەی بوو ئەلانەکە و ئەو هویەتە بەو شێوەی لە ئێرانێ لە کوردستانێ ماوەتەوە. ئەوە ئەرزم کردن لاواز بۆ وەلی نەمردۆ و احتیمالی وەی یعنی ممکن یعنی ئیمکانی وەی کە حرەکەتێکی دیکە بێ و ئەو سوژە دیسان هەستێتەوە و بەو شێوەی بێ کە بتوانێ ئەو یعنی بەشانەی جیاوازی هویەتی خۆی هویەتی جنسیەتی ژنانە هویەتی فرائینی خۆی هویەتی دموکراتیکی خۆی هویەتی بەرابەری خوازانە مساوات تەلەبانەی خۆی ئەوانە جارێکی دیکەش لە گۆرەپانەی سیاسیدا نیشان بدە. بۆیە ئەگەر ڕۆژێکی بێت و لە ئێرانێ حرەکەتێکی گەورە بێ بەبێ تەردید ئەو حرەکەتە ئەگەر بێوێ سەرفکەوێ چ لە ئێرانێ چ لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو حرەکەتە دەبێ ئەو سوژەی ژینای لە نێو خۆیدا زیندوو بکاتەوە و دەگەڵەوەی بچێتە پێش. دەورەی لە نەزەر سیاسیەوە ژینا شتێکی بەمە نیشاندا ئەویژەوە بوو کە هویەتی ئێتنیکی زمانی گرینگە وەلی هویەتی ئێتنیک و زمانی دەبێت دینامیزمێکی هەبێت کە ئەو دینامیزمە لە دەرەوەی خۆیەتی ئەو دینامیزمە دەبێت لە ئەو شتانێک کە باسم کرد لەوێ ڕابێ. ئەوە شتێکی کە ئەمە لە ئێرانێ ئەوەی حیز دەکەن لە ڕۆژهەڵاتی حیز دەکەن. ئاکامی سیاسیشی ئەوەیەکە ئەگەر سوژەکە گۆڕدراوە کە گۆڕدراوە ئەگەر فەرهەنگە سیاسەکە گۆڕدراوە کە گۆڕدراوە ئێستا کاتی وەی هاتووە کە ئستراتێژی سیاسی کوردیش بگۆڕدرێ. استراتێژی سیاسی کوردی لە ئێرانێ ئەلانەکە لە ڕۆژهەڵاتی کاملەن مشەخەسە کە زەمانی خەباتی چەکداری بەسەر چوو.
خەمانی یعنی ناسیۆنالیزمی مەدەنی ئەوە بەمە دەڵێ کە لە نەزەر استراتێژی سیاسیەوە ئەو خەباتی چەکداری کە هەمیشە فۆرمی سەرەکی حرەکەتی کوردی بوو ئەلئان فەشەل بووە. ئەلان دەبێ بەرەو سیاسەتێک بەرەو استراتێژێکی بچێ کە ئەو استراتێژیە ناوەندەکەی بنەماکەی لە کۆمەلگای مەدەنی کوردیدایە، یعنی جێگای شاخی لەگەڵ جێگای شاری گۆڕدراوە. شار بۆتە مرکزی خەباتی کوردی و شاخ ئەلئانەکە دەبێ وە دوای شاری کەوێ، شار وە دوای شاخی ناکەوێ. ئەوە بە ئیستیلا گەورەترین دەرسێک بوو، ئاکامێک بوو کە خەباتی ژینجیان ئازادی لە ئێرانە پێکهێنا. گەلێک سپاس، مەمنون. gelek spas mamosta. Rastî hêşta serê me têkelawe aya em dengî şar bilind kin yan dengî şax bilind kin. Êsta Bakurê Kurdistan jî li ew prosese de diçe. Hêvî dikim dengî şar bilindtir be, bes serkewtinê zor mezin bîne. Spas ji bo mamosta dubare gelî hevalan. Tiştê ku eger yani xalên ku fêm nekiribin hebin, xalên ku bixwazin bipirsin hebin, ger îtirazê we hebin, bi wê rengî hûn dikarin pirsê xwe arasteyê mamoste bikin û mamoste em dikarin newsa derbasî feslî pirs û behsû bibin. Paşa mamosta Imran keremkî fermî. Mamoste gelek spas ji bo hemhatina we em pêşkêşiya we. Yani wê dera we çend terîn bikar anî nasyonalîzma sivîl mesela. Nasyonalizma etnik, yani ve bu efter garajına dinamizma xeyanu dikare nasnameya Kurdiyê bigîn astek bilindir. Lê bipasî ku em zan nasyonalizma sivîl bi piranî dora devleteke çêdin. Yani kanûnekê pabendbûna kanûnekê make kanûnek esasî hinek îdealên esasî wek welatîbûna devletekê ya jî entîteyek wek devletekê. Yani ev tiştê ku beşêndin yên Îranê li dora vê tevgerê kirin yek bingehek wanî fikrî heyî gelo. Ya ev tenê wek çirûskeke agirêkî pûşê wê derbas bibe. û hûn bawer dikin yani ev wê berdewamiyek pê hebe. بەردەوامی چی؟ Ev tevger. Dinamizmek nû anî. بەڵێ بەڵێ Yani ev tiştekî domdar yani we ev ne tiştekî demkiye yani ji ber ku tiştek van kesa bigîjîn hemûya ji sînorê wanî etnîk derbas bike dora fikret bin dinamîzmekê bide wan bingehek jêr heye yani ya tiştekî tenê demkiye. بە باوەڕی من ئەوە بەردەوام دەبێ. بە باوەڕی من دیسان سەر هەڵدەدا، دیسان دەست پێ دەکاتەوە، بەڵام دەبێ هەلومەرجی خۆی هەبێ. هەلومەرجەکەی دەبێ بۆی برەخسێنن، یعنی بۆی بێتە پێشێ، لەبەروەیە کە لە ئێرانێ ئەتۆ دەگەڵ حکوومەتێکی یعنی بە دژی حکوومەتێکی خەبات دەکەی کە ئەو حکوومەتە هیچ جوورە ڕێز و احترامی بۆ هیچ جوورە قانونێکی نییە. ئەوەجێ دەکەی جا بۆیە وەختێک ئەو حرەکەتی ژینا هەڵدەستێتەوە، ئەو سوژەی من بەس باشم کرد هەڵدەست بەبێتەر یعنی بەبێ گومان هەڵدەستێتەوە کە ئەو تایبەتمەندیانەی لە کۆمەلگا حرەکەتێک ببێ ئەوە کە بتوانێ هەستێتەوە. بمەسەلەن ئەلئانەکە دیتمان کە لە مانجی ژانڤیەی ڕابردوو یعنی ئەلان مەسە 5 مانگ بەر لە ئێستا لە تارانێ حرەکەتێکی گەورە بوو و جەماعەتێک یعنی بازێک دەڵێن 30,000 بازێک دەڵێن 50,000 کەس کوژران دا 48 ساعتاندا، یعنی دا 48 ساعتاندا 50,000 کەس. ئەوە هیچ وەختێکی لە تورکیەش نەبووە.
درست لا هیچ چۆ نەبووە یعنی ئەوە دە مێژوویدا قەتل حتا ئەڵمانی ئینازیش 48 ساعتاندا 50,000 کەسی نەکوشتو دەکەی جا ئەمە لێرە ئەو مشکلە هەیە لێ وەلی یعنی بڵامە وەختێکی تاران هەستا فقط بەشی زۆری تاران بوو پەراوێز هەڵنەستا یعنی بەلوچستان ئازەربایجان خوزستان کوردستان بەگشتی یعنی ئەوان هەڵنەستا بێدەنگ بوون بێدەنگ بوون لەبەر وەی کە ئەو هەستانە کە لە تارانێ بوو ئەو هەستانە هەستانی ژینجیان ئازادی نەبوو ئەوە هەستانێکی دیکە بوو هەستانێکی خەڵکی بوو وەلی هەستانی ژینجیان ئازادی نەبوو دروشمی ژینجیان ئازادی لەوێ نەبوو ئابۆری بوو زێدە دەزانی ئاوا بوو بۆیە لە کوردستانی کەس هەڵنەستا لە بەلوچستانی کەس هەڵنەستا ئەگەر هەستان شاید زۆر کەم بوو بن لە بەشەکانی دیکە هەڵنەستا جا بۆیە ئەگەر بەڕاستی ئەگەر حرەکەتی ژینان لەسەر ڕاست زیندوو بێتەوە ئەوە پێویستی بەوەیە کە ئەو بزاوەی کرد لەوێ هەڵدەبێ ئەو سەرهەڵدانە دەبێت سەرهەڵدانێکی دموکراتیک بێ سەردانێکی دموکراتیک بێ کە ئەو هویەتی چەندوەچی ژینای دەخۆیدا بگرێ دەنا بەو شێوەی فکر ناکەم کە وڵاتەکان یا کۆمەلگاکانی پەراوێزی ئێرانێ دیسان هەستنەوە جا بۆیە وەزەکە بەڕاستی زۆر زۆر شتە لە تارانێ ممکن هەستان هەبێ وەلی ئەمن زۆر زۆر گومانم هەیە کە ئەو هەستانە بگاتە سنەی بگاتە مەهابادێ گومانم هەیە کە ئەو هەستانە بگاتە زاهدانێ بگاتە بەشەکانی دیکەی بەلوچستانێ یا بگاتە ئەحواز و ئابادان و ئەوانە لێرەدا گرنگەوەیە کە خەڵک وەختێکی هەڵدەستن کە حرەکەتێکی سیاسی بێ بزاوێکی سیاسی بێ کە ئەوان خۆیان دەوەیدا ببینن ئەوەی کە لە مانگی ژامبیە لە تارانێ ڕوویدا حرەکەتێکی گەورە بوو وەلی کورد و بەلوچ و ترکی ئازەری و عەرەب خۆیان تێدا نەدی ئەو مەسەلە بوو دروشمەکەیەوە بوو کە مارگ بەر دیکتاتۆر دروشمەکەی ژینجیان ئازادی نەبوو باشە ئەوەیە یعنی ئەوانە خۆیان تێدا نەدەدی دەیانزانی کە ئەگەر دەرکەون حکوومەت دێ دەیان کوتێ و لەبەر شتێکی کە بە ئی خۆیانی نازانن ئەوە بوو وەکی دن گەلیا بەڵام پرسێک و باشە مامۆستا من پرسیارێکی بچم ئیجازەت هەبە بڕاستی ئەتوانین لایتە ببینە نەها بڕاستی وەکو من سەریدا ژی گوتی مەسەلا ژن ژیان ئازادی وەکو ژارگۆن وەکو سەرخەبوونە ژنێ هەرەکەتە ژنێ وەکو دروش وەکو دروش ئاژی وەکو بەلکی وەکو شۆڕەش ئەستی خۆدا لە باکووری کوردستان ژی هەبوو لە ڕۆژاوا ژی هەبوو یعنی بەری ژینە بەری ئەم مەسەلەی تەفگەری ژینە یعنی ئەف ژارگۆن ژی هەبوو ئەف تشی هەبوو بەس بەلکی فەرقێکی وی ژینە ئەو یا ژینە بێتر ناسیۆنالیزمێکی مەدەنی و گوهەری ئەو شتە و ناوبەری کورد و بەلوچ و فارس و ئەوانەدا بەلاو بوو لی ئەوی بەری ژینە ئەوێ ژن ژیان ئازادی بێتر سەر شۆڕەشە کوردا بوو یعنی ئەم بژن شۆڕەشە ژنین کوردا بوو یعنی حتا یعنی من چەند ئەو کاتەوەتێک و مەسەلەی ژنا تەفگەری ژینا دەست پێ کرد
و gelek ewana gotin ku tesîrî ew jargonî şoreşî jinî li Bakurî Kurdistanê ku tesîrê li roşhilat kiriye ku ev tişte jî pêk hatiye. Yani lê wekû tişta ku ez tê gihîştim li cenabet wekû her wekî ku orjînî wî ew tevgerî jina li roşhilat bû bi jîna dest pê kir. Yani hûn çawa dibînin? Yani ew tesîr li Bakuran jî li qismekî dinê Kurdan tesîrê li roşhilat kir pêk hatiyan li roşhilat dest pê kir. نه یعنی د پێش ئەوەی کە کارگەری هەبوو زۆر گرنگ بوو لە کۆمەلگای کوردی لە ئێرانێ ئەو فەرهەنگەی بوو کە لە ڕۆژاوا دروستکرا. ڕۆژاوا تاثیرێکی زۆر گەورەی هەبوو. باکوور نه، باکوور دەرنەکەوت. ولی ڕۆژاوا زۆر بە شێوەیەکی گەورە ئینتەرناشنەلایز کرا و ئەو شەڕی کە بە تایبەتی دەک بە دژی داعش کرا و ئەو شتێک کرد لەوێ دامەزرا بێتەردید یعنی بەبێ گومان ڕۆژاوا تاسیری ئەساسی بوو گەورە بوو و یعنی هەم هەرەکەتی ژنان هەم ئەو گوتارەکان دیسکۆرسەکان هەم هەرەکەتەکان ڕۆژاوا زۆر گرنگ بوو. بەداخەوە ڕۆژاوا ئەوەی بەسەرهات بەڵام دەودەمیدا کە ڕۆژاوا ئاوا گەورە بوو ینی لە ڕۆژاوا چوو دە خەبەرەوە چوو دە نوچەیەوە چۆ دە نیوزی ئوروپایەوە چۆ دە نیوز و شەڕی کوردان لە باکووری قەت نەچوو دە نیوزی ئوروپایەوە. ئەگەر چۆ دە نیوزی ئوروپایەوە بە سوورەتێکی مەسلەیەکی ئەمنی چوو مەسلەیەکی شەڕ مەسلەیەکی ئەمنی مەسلەیەکی هەرەکەتێکە کە بە دژی دەوڵەتی تورکیای شەڕ دەکات. ولی ڕۆژاوا وا نەبوو. ڕۆژاوا لێرە شتێکیە بوو یعنی بارێکی کولتوری بارێکی هونەری و هەرواتر بارێکیە بوو کە ئەو بارە زۆر لە سیاسەتی ڕۆژی ئوروپایە کە خەبات بە دژی ئیسلامی سەلەفی ئیسلامی داعشی ڕادێک ئیسلامی جەهادی بوو ئەوە بۆ ئوروپای زۆر سرنجڕاکێش بوو زۆر سرنج ئەتۆزەم لە لەندەنە دەدی ژن کوڕ و ینی گەنجی لەندەنێ پیا و ژن ئەوانە شتی ڕۆژاوایان پێوە بوو ئەزانی ئەوە زۆر گرنگ لەسەر دیوارەکان لەسەر لە شتی لە ئەمن برادێکی من ئەکادمیک چوو بوو ئارژانتینێ بۆ شتی بۆ کۆنفرانس بۆ کۆنفرانس چوو لەوێ گەورە لەسەر شەقامێ نووسمان ڤیڤا ڕۆژاوا. یعنی ڕۆژاوا تاسیرێکی یەکجار گەورەی هەبوو و ئەو تاسیرە لە ئێرانێش زۆر بوو و لە ئێرانێ ئەو تاسیرە هەبوو و لە تەلەڤیزیۆنیدا دەیاندی لە ئەندەخندەوە هەرواتر گەنج جەماعەتێک هەر لە خودی کوردەکانی ئێرانی گەنجەکان دەچوون بۆ ڕۆژاوای دەچوون دایاندی دەچوون لەوێ یا لە شەڕەکەدا بەشدار دەبوون یا کاری هونەریان دەکرد ئەوانە لەوێ بوون. یعنی لە هەروە لە ڕێژەیە و کەسانش کە لە شەڕی یا لە شەڕی بە دژی داعششدا کوژران ڕێژەی ڕۆژهەڵاتەکان کەم نەبوو تێدا بوو یعنی ئەوانە لەوێ ئاوا بوو. ئەگەر لە من پرسیە من دەڵێم کە یعنی تاسیری ئەساسی کارگەری ئەساسی ڕۆژاوا بە تایبەتی. سپاس مامۆستا. باشە گەلی ئەڤڵان ئەم زێدە مامۆستە ژی ناوەستینن
gelek spas dikin ji bo beşdarî mamoste Hemen gelek ji bo spas hatinî dikim. mamoste. Bravo.